هەولێر زۆر جوان سوورایە بە چوار دەوری قاڵایە لە پارچی شانەدارم خۆزگای یار لەوێ بایە. دوای نزیکەی 6 ساڵ هونەرمەندی شاری هەولێر زاهیر عومەر دەگەڕێتەوە شاری هەولێر. بەرەبەیانی ئەمڕۆ لە ئافرۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر دەگاتەوە شاری هەولێر. ئەو ئێستا گەیشتێتەوە بە نێو کەسوکار و خزم و کەسەکانی. من دەمەوێت قسە لەگەڵ خۆی بکەم. کاک زاهیر سلااوت لێبێ سەرەتا بەخێر بیتەوە. سلااو لە جەنابەت خۆشحاڵم ئەزیز و خۆشەویستم یاخوا بەخێر بەسەر سەر و سەر چاوان بەڕاستی خەجاڵەتم یعنی ئەو ئەزیێتتان کێشا هەتا ئێرە هاتن سوپاسی هەموو لایەکتان دەکەم بەخێر بن سەر و سەر چاو. زۆر سپاس. سەرەتای پرسیارەکانم دەمێت بۆ دەست پێکەم هەستت چۆنەکە گەیشتەوە شاری هەولێر لە دوای 6 ساڵدا بڕان؟ بە قورعان هەست یعنی هەستەکە لە خۆشیان ئیوەینە کە باس کرد ینی پێناسەیەک جوانیە جوانی ئەو خەڵکە مەسەن ئەو برادرە خۆشەویستانە هەر لێوەیەوە کە داخیل بووم کە داخلی ژۆری بووم هەستم کرد ئەمە غەدرەکی زۆرم لە خۆم کردی ئەو کوردستانە بەجێشتێ هەر لێوێ کە داخیل بووم لە بۆی ڕێز و تەقدیر و احترام لۆ جوانترین شتە لە دنیاە کە هەبیتن کە ئەوەیە کەو سەر لە من گیرا لەوێ لە دەرکەی کە هاتمە ژوورێ چاوی کارمەندەکان ماز دەکەم هەموو ئەزیز خۆشەویستن هەموو برادەران هەموو خەڵکی هەولێر خزمەتکاری هەموو لایەکی مەخۆمە خزمەتکار دەزانم تەجروبە بوو کردمان لە ژیاندا دیارە خوای گەورە دەزای خێر و چاکە لەسێ. هۆکارت چی بوو شاری هەولێر بەجێهێشت و ڕوت کردە وڵاتی سوید؟ بە قورعان هۆکار وەکو هۆکارە چیوە شتە چیوە برەی سەڵ بە چیوە هەبی ئەوە نەبوو بەس دیارە قسمەت و نسیبە خوای گەورە قەڵەمی لەو مۆزوعیدا بوو ئەمەش تەجروبەی ژیانمان کرد. دیارە خەڵک هەموو هەوڵی ئەوەیە کە مەسەرەن مار و مندار و ئایلەی بگاتە جێیەکی وە مستەقبەلە شتێکی وایە ینی جێیەکی وە ئەوەی کە باس دەکرا و کە هەبوو ئەمەش ئەو تەجروبەمان کرد. هۆکارەکەی چی بوو گەڕایتەوە؟ هۆکارێکی وانە ئێستا ئەو ئەوروپایی کە هەبووە ئەم لێرەوە داواکارم و داواخوازم لە هەموو ئەو گەنجارێک کە ئەوەی لە مێشتیان تخوا ئەوەتان لە مێشتی لابن ئەمن بکەنە میسال تەجروبە ئەو ئەوروپایی کە هەبوو پێشتر ئەو ئەوروپایانە مایەکا کە ژیان بەو ئەڵایە. کاک زاهیر لەگەڵ چونت بۆ دەرەوەی وڵات چی لە دەستداوەکو هونەرمەند؟ بە قورعان هونەر بەخۆی لێ ئەو وڵاتە خاستن ئێستا ئەتو باسی 2000ەکان ئەوانە ناکەم بەس باسی ئێستا دەکەم هەر بەخۆی هونەر لەوێ هەر مردووە دەمری هەر خاستە هونەرمەند لێوێندێ هەڕاست یعنی دەمری لەوەی کە هەبی زیاتر ئێستای ئەو ئەوروپایە بەڕاستی ئەو ئەوروپایە نەمایە هەموو شتێک وەکو خۆی نییە هەموو شتێک خراپە هەموو شتێک دژی لاجیە سەرڕەش بە کوردەکەی خۆمان. کاک بڕیارت وایە پلانت هەیە لە داهاتوودا گۆرانی بۆ هەواداران دووبارە دەست بکەیتەوە بە گۆرانی گوتن بۆ هەواداران؟ ئەمن پێم خۆشە هەتا ئەو ڕۆژەی سەر دەنێمەوە خزمەتی هەواداران و خۆشەویستان و کەس و کار بکەم پێم خۆشە هەردەم لە خزمەتدام هەتا دوا نەفەسشم هەر خزمەت دەکەم و هەر بەرهەمی نوێش هەیە و شتی باشیش هەیە و ئیشاءالله هەموو لایەک جێبیزدابن ئەکید هەیە و مەوجودە و ئیشاءالله پێشکەش دەکەین بە هەموو خۆشەویستان و ئەزیزان. لە دەرەوەی وڵاتیش بەرهەمێکت هەبوو لە ماوە 6 ساڵی ڕابردوو؟ بە خودایی هەبوو لەوێن دەرە بەس ئەرچی وێن دەرێ و قورسایەتی وێن دەرێ ئەو بەرهەم و شت بەڕاستی قورسە بەڕاستی مادیبوونی زۆری دێ و ئەرچی دەوێ و مەسارفی زۆرشی دەوێ هەمانە لەوێن دەرێ کراشە هەموو کلیپەکە مابوو وازمانەی ناگەوە قسمەتەکە ئیشاءالله لێکوانە کلیپەکەی دەکەین یانەوە دەبێتە مژدەیەک بۆ هەوادار. کاک زاهیر دەمێ بە بۆنێ هاتنۆت بۆ شاری هەولێر گۆرانێکمان بۆ بڵێ لەسەر شاری هەولێر وەلەو شوێنەکەشمان بەڵێ ئێستا دەوانێت. هەولێر خڕخێر سوورایە بە چوار دەوری قاڵایە هەولێر زۆر جوان سوورایە بە چوار دەوری قاڵایە لە پارچی شانەدارم خۆزگای یار لەوێ بایە لە پارچی شانەدارم قوربان خۆزگای یار لەوێ بایە. ئەگەر لە کەم و کوڕی لە وتەکانشم لە بۆی بخوای وابزەمەوە دووەم ڕۆژە نەنووسیمە خەو نییە مادیبوونەکی زۆریشە بەڕاستی داوای لە برن دەکەم زۆر خۆشحاڵم زۆر خۆم بە شەرمەزار دەزانم ئەو خەڵکە خۆشەویستە هاتە لێرە
هەموو ئەزیز و خۆشەویستی منن بەڕاستی یعنی نازانم شتەکی وام نییە وشەیەک لە ئاستی جوانی ئەو خەرکە بێ سوپاسی هەموو لایەک دەکەم چاوی هەموو لایەک ماز دەکەم هیوادارم هەموو لە ساغ و تەندروست باش من خوای گەورە تاعەت و ڕۆژی و نوێژی هەموو لایەکی قبول کردیە ئیشاءالله بۆ خاتری ناوەجارەکان مەش هاتینەوە ئیشاءالله پێ و قەدەممان بەخێر دەبیتن ئینشاءالله دووبارە بەخێر بێتەوە زۆر سپاس. باس دەکەم ئەزیز و خۆشەویستی جەنابیشتان ئەرکتان کێشا زۆر سوپاسی مادەبوونتان دەکەم سلااو و ڕێز و خۆشەویستیم بۆ جەنابت و تەواوی کارمەندانی تەلەڤیزیۆنە تیڤە 964 ئەزیز و خۆشەویستن سلااو و ڕێزم بۆ هەر هەموو لایەک.